هەڵبژارتنی پارێزگاکانی عێراق دەمێکە نەکراوە کە لە 2013ەوە و هەمیەکەی لەوەدایە کە حکومڕانی عێراق لەسەر لا مەرکەزیەت داناوە و ئەمە لە دستور داهاتووە بە شێوەیەکی دیار لە مادەی 116 و کە نەکراوە واتە بەشێک لە حکومڕانی عێراق فەرکەوتووە. بۆیە ئەمە زۆر گرنگەم هەڵبژارتنە بکرێت و وەکە لە 2018 نەکرا بە تەسەوری من سەبەبێکی سیاسی و زیاترەوەی بڵێن گرفتی فەنی هەبیتە. تەسەوری من کۆمسیۆن ئەتوانێت هەڵبژارتنی ئەوها بەڕێوە بە چونکە ئەوە لە 2005ەوە چەندین هەڵبژارتنی بەڕێوە بردیە ئەداکەی بەرەبەرە باش بووە خەڵکانێک لە حکومڕانی احتیمالە ڕازێنێنن بووە ڕێژەی بەشداری کەمە لە بەنسبەت ئەحزابیش هەنێکیان بەشدارن هەنێکیان بەشدار نین ئەوانەی بەشدار نین ئەکید تانی لێ دەدەن و لە لای میدیاش ڕای جیاجیا هەیە هەر لایەنێک بزانین هەر میدیایەک سەر بە چ لایەنێکە ڕای ئەو لایەنەیە بەڵام بەگشتی هەڵبژارتنەکە بە شێوەیەکی باش دەڕواتن ئەمە ئەنجامەکانی ئەو بڕیاردەداتن هەر لایەنێک ڕایەکە چۆن دەبێت لەسەری. ئەم بەربەستەکان بەڕاستی ئەویش گیانە بەربەستی یاسایی هەنە لە ناو خۆدی یاسای هەڵبژارتن کێشەی هەیە و بە تەسەوری من دوای ڕۆژی دەنگدان هەنێک کێشەیە دروست دەبیتن وەک چۆن 2021 و 2018 ئەمە لایەکی دیکەوە تا ئێستاش لە عێراق لایەن هەنە چەکیان بەدەستە و ئەوانەی شەتوانە لە زۆر شوێن سەیطرە بکەن و خاڵی سێمیش خەڵکەکە تا ئێستا زۆر ڕازی نییە لە پرۆسەی سیاسی و پرۆسەی دیموکراسی لە عێراق ئەوانە بەربەستی سەرەکینە بە تەسەڵیم لە هەڵبژارتن.